سیاسەتی تێکەڵکردن، دروستکردن و نۆژەنکردنەوە و زیادکردنی پۆل لە بینای قوتابخانەکان هەموومانە ئەنجام دراون و پاڵپشتیکاری سەرەکی گەشەپێدانی کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان جەنابی سەرۆکوەزیران ڕێزدار مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو. کابینی بەهێمەی حکوومەتی هەرێمی کوردستان 5088 مامۆستای لە سەرەتای کابینە لە گرێبەستەوە کردە هەمیشەیی. ئەویش یەکێک بوو لەوەی کە توانیمان دۆخی مامۆستایان لە دۆخێکیکەوە بەرینە دۆخێکە بە هەمیشەیی بوونی و مامۆستایانە بوو و جێبەی دڵخۆشیان بوو. ئەمڕۆژ بەندە لەگەڵ ژمارەیەک لە نوێنەرانی مامۆستایانی وانەبێژی هەرێمی کوردستان پاشەوەی کە بەڕێزان داوای دیداری جەنابی سەرۆکوەزیران ڕێزدار مەسعود بارزانیان کرد، ئێمە دیدارێکمان لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجام دا. دەمەوێت بە کورتی تیشت بخەمە سەر چەند خاڵێکی گرنگ. یەکەم، دۆخی وانەبێژان پێش کابینی نوێیەم دۆخێکی زۆر خراپ بوو. مامۆستای وانەبێژ ئەگەر لە مانگی سێ بۆ نمونە کە پشووی زۆر تایە وەربگرین 24,000 30,000 40,000 دینار پارەی وەرەگرت. جەنابی سەرۆکوەزیران وێ ڕای ئەوەی کە دۆخی داراییش باش نەبوو، بەڵام لەبەرەوەی دیدێکی ڕۆشنی بۆ مامۆستا هەبوو و بە گرنگی بایەخێکی زۆرەوە لە پێگەی مامۆستایانی کوردستان ڕوانەیە بڕیاریاندا بەوەی کە هەردوو وەزارەتی پەروەردە و دیوانی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی ڕاستپار کە چیمان پێکرێت لەو دۆخی ساڵی 2021 بۆ مامۆستایانی وانەبێژ ئەنجامی بدەین. ئەوە بۆ ڕێنمایی ژمارە 14 ساڵی 2021مان دەکرد. ئەو مامۆستا وانەبێژەیە گەر لەبەر کشوو یان لەبەر هەر حاڵەتێکی دیکەش بوارە کە موچەیەکی کەمی وەرەگرێت. ئەم بەڕێزانە کە لێرن باشتر لە وردەکاری ئەو بابەتە بوون. مانکە بۆ مامۆستا هەبوو 24,000 دیناری وەرگرتووە، بەڵام خەمخۆری و پەرۆشی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ باشترکردنی و دۆخە ئەوە بوو لە ساڵی 2021 ڕای سپاردی هەر سێ جیهەت ئێمە ڕێنماییمان دەکرد بۆ ئەوەی کە دۆخی وانەبێژان باشکەین. پارەی بڕاوی مانگانەمان بۆ مامۆستایانی وانەبێژ بڕیەوە تا 400,000 دینار. مانگی 7 و 8 جەنابی سەرۆکوەزیران بڕیاریدا بە نیموچەش بێ و کاتە نیموچیان بۆ بڕێتەوە کە پێشتر هیچیان وەرنەدەوێت. تەنانەت ئەگەر ڕۆژێک لە مانگێک لە مانگەکانیش پشوو بووە پارەیان لێ. بۆیە هەموو هەوڵانەدا جارەوەش کە لە کاتی کۆڕۆنا سێ مانگ بەلای ناوەندەکانی خوێندن داخرا، جەنابی کاک مەسعود بڕیاریدا نابێت شایستەی دارایی مامۆستایانی وانەبێژ ڕابژێت، پێویستە بۆیان خەرجکرێت لەبەرەوەی ئەو پشووە پشوویشی ئیجباریە. ئەمڕۆژ لەگەڵ نوێنەرانی ژمارەیەک لە مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان لە دیداری جەنابی سەرۆکی حکوومەت بووین. دۆخی مامۆستایانی وانەبێژ خرایە ڕوو بەڕێزیان بەو پەڕی و شوورخۆری و خەمخۆریەوە گوێ لە مامۆستایانی وانەبێژ گرت، گوێ لە موعاناتانە گرت، گوێ لە داواکاریەکانیان گرت و ژمارەیەکی زۆر لە بەڕێزان سەرباری ئەوەی کە بەندە شرۆڤەی دۆخی مامۆستایانی وانەبێژمان کرد، ژمارەیەکیش لە مامۆستایانی نوێنەر ئەوانیش باسی دۆخی مامۆستایانی وانەبێژیان لە هەرێمی کوردستان بۆ جەنابی سەرۆکی حکوومەت کرد و جەنابی سەرۆکی حکوومەت ڕۆڵی مامۆستایان خۆڕاگریان وێڕای ئەو قەیرانانە وێڕای ئەو سەختیانەی هاتووەتە بەردەم پرۆسەی پەروەردە و فێرکردن بەرز نرخاند و لە ڕابردوو ژێمەی ڕاستپاردبوو کە هەوڵ بدەین لەگەڵ حکوومەتی فیدرالی تەرخانی دارایی بۆ مامۆستایان کرد. بەندەی ڕاستپارد سەردانی بەڕێز محەممەد شیع سوودانی کرد، سەردانی بەڕێز وەزیری پەروەردەی عێراقم کرد بی فیدرال، بەڵام بەداخەوە سەرنجام ئەوان ئەو مامەڵەی کە بۆ خۆیانیان کرد مامەڵەیەکی دادپەروەرانیان لەگەڵ ئێمە نەکرد. تەنها لە یەک ساڵدا 350,000 مامۆستای وانەبێژیان کردە گرێبەست و کردیشیانە هەمیشەیی. بەڵام ئەمە داوای تەنها تەخسیسی مالی 18 ملیار و نیمان بۆ مامۆستایانە کرد، ئامادە نەبوون کە ئەو تەخسیسە مالیە لە ئێستادا جێبەجێ بکرێت. بۆیە سەرنجام
لەگەڵ ژمارەیەک لە نوێنەرە بەڕێزەکان ئەمڕۆ لە دیداری جەنابی سەرۆکی حکوومەت دۆخەکە شرۆڤە کرا و جەنابی بەوردی گوێی لە داواکاریەکانی مامۆستایانی وانەبێژ گرت و بەڕێزیان بڕیاریدا هەموو مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان بکرێنە گرێبەستی هەمیشەیی لەسەر داهاتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان پارەیان بۆ خەرج بکرێت لەبەرەوەی ئەم مامۆستا بەڕێزانە خزمەتی پرۆسەی پەروەردەکەن. من بەناوی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاسی تێگەشتە قوڵی جەنابی سەرۆکوەزیرانەکەم لە پێگەی مامۆستا و لە گرنگجیدان بە کەرتی پەروەردە و هەموو بەڕێزانەی کە ئەمڕۆ پێکەوە لەو دیدارە بووین لە نزیکەوە زیاتر دیدی جەنابی سەرۆکوەزیرانیشان بۆ ڕوون بۆ سەبارەت بە پرۆسەی پەروەردە و پێگەی مامۆستا. وە لە ئێستا دەتوانم بڵێم پیرۆز بێت لە هەموو مامۆستایانی وانەبێژی دانەوەزراوی پێشوو کە ئەو مامۆستایانە ئیدی لەمە دووە ڕێکارەکانیان بۆ دەژیرێتە بەر و کارەکانیان بۆ ئەنجام دەدەین لە ماوەیەکی قیاسی کەم وەکو مامۆستای گرێبەستی هەمیشەیی و لەسەر داهاتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بڕەپارەیەشی کە پێویستە بۆ ئەوەی کە زیاد بکرێت جەنابی سەرۆکوەزیران ڕەزامەندیدا کە پرۆسەکان بە زوویی بۆ ئەنجام دێن و وەزارەتی پەروەردەی ڕاستپاردووە و ئێمە لە بەیانیەوە لەگەڵ بەڕێزان قسەمان کردووە لە بەیانیەوە دەستەکەین بەوەی کە ئەو پرۆسەیە بە چەند هەنگاوێک دەڕوا بەڵام پێویستە زۆر بە خێرایی کارەکان جێبەجێ بکەین لەگەڵ پەروەردەی گشتی پەروەردەی قەزاکان. پیرۆزبایەکی گەرمیان لێیەکەم و نزیکەی 38,000 مامۆستای وانەبێژن خاوەن توانای باشن. سوپاسیان دەکەم لە ڕابردوو دەستبارێکی گرنگی پرۆسەی پەروەردە بوو، ڕۆڵی گرنگیان جێڕاوە و دەشمەوێت هەر سوپاسیشان بکەم بە تایبەتی ئەم نوێنەرە بەڕێزانی کە لێرەن و ئەوانەشی کە ئەمڕۆ بەوەی کە ژمارەکان زۆرە ناتوانێت وا دەبن مامەڵەیەکی پیشەیانیان لەگەڵ دۆسیەکە کردووە و مامەڵەیەکیان کردووە کە داواکاریەکانیان لە ڕێگەی وەزارەتی پەروەردە لە هەواڵسوودی بەردەوام بوون و نوێنەرایەتێکی دروستی مامۆستایانی وانەبێژیشیان کردووە کە خەمی مامۆستای وانەبێژیان گەیاندووە و ئەوەی ئێمەش پێمان بکرێت لە حکوومەتی هەرێمی کوردستان بە پاڵپشتی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ پشتگیریکردنی کەرتی پەروەردە بۆ باشترکردنی دۆخی مامۆستایان بە هەموو لایەک دەڵێن کە بەردەوام بێت. زۆر بە کورتی دەمەوێت بڵێم لە کابینەی نوێیەم چەند کارێکی زۆر گرنگ کراوە لە کەرتی پەروەردە. ڕاستەڕێیەکمان بۆ کەرتی پەروەردە سەرپێخستووە کە ئومێدەواری لە گەشەدانی بەردەوامە بێت. دۆخی کۆرۆنا، لێکەوتە دارایی و لێکەوتە کۆمەڵایەتی و لێکەوتە تەندروستی و لێکەوتە کارژەڕەکانی کۆرۆنا، دابەزینی نرخی نەوت، کەمبوونەوەی داهاتی هەرێمی کوردستان، هەروەها ئەو گەمارۆ ئابووریەی کە لەسەر هەرێمی کوردستان بوو و نادارپەروەریکردن بەرامبەر بە بەشەداهات و بودجێ هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان کە قەیرانی دارایی و ئابووری دروست کردووە، دوێڕێ ئەوانەش چەند کارێکی گرنگ لە سێکتەری پەروەردە ئەنجام کراوە. هەموو کەرتی پەروەردە و خزمەتگوزاریەکانمان کردوەتە دیجیتال. پێداچوونەوەمان بە 500 ناونیشان زیاتر لە پرۆگرامەکانی خوێندن کردووە بەبێ ئەوەی هیچ پارەیەک بەهادەر بدەین و هیچ گرێبەسێکی گەورە بکەین. هەڵسەنگاندنمان پێوەرمان داناوە لە چوارچێوەی پرۆسەی دادنانی تواناکان، هەڵسەنگاندنمان بۆ هەموو ناوەندەکانی خوێندنی هەرێمی کوردستان کرد. لە هەمان کاتدا ئەوەی کە بەلامانەوە گرنگە استراتیژیی گرنگی دوو درێژمان داڕشتە بۆ ڕاهێنانی مامۆستایان بۆیە مامۆستاکانمان زیاتر توانادار بکەین. پرۆسەی دروستکردنی بینای قوتابخانەکان 152 باڵەخانەی نوێ لەم کابینەیە دروست کراوە. دەیانی دیکە ئێستا لەژێر کارکردنان و تەسلیم بکرد. 1658 بینای قوتابخانە نۆژن کراوە. 468 ژووری نوێمان دروست کردووە. 74 قوتابخانەمان کردوتە وزەی خۆر. 72 قوتابخانەی دیکەش موافقەتی هەیە. سیاسەتی تێکەڵکردنی پەنابەرانمان گرتووەتەوە بۆ ئەوەی کە ئەو قوتابیانەی کە پەنابەریشن لەژێر دروشتی پەروەردە بۆ ئەومان لە کۆمەڵگەی خانەخوێن بێبەش نەبن لە خوێندن. پشتگیری خوێندنی کوردیمان کردووە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان. هەموو ئەو خاڵانە خاڵی گرنگ و استراتیژی. ئێستاش لەم کابینەیە بێڕای هەموو ئەو دۆخە سەختانە
5,088 مامۆستای گرێوەستمان کردووە مامۆستای بشری وا 38,000 مامۆستاش کە کوڕ و کچی ئەم وڵاتن گەنجی ئەم وڵاتن خەڵکی بڕوانامەداری ئەم وڵاتن دەبنە مامۆستای گرێوەست دووبارە پیرۆزبایی لە خۆیان لە خانەوادایانەکەم و سپاسیشی زۆر تایبەتی جەنابی سەرۆکی حکوومەتەکەم دوور لە هەموو مجاملەیەک بۆ پاڵپشتیکردنی کەرتی پەروەردە لە 5 ساڵی ڕابردوو پێشم خۆش ئاگەر بەڕێزان مامۆستا جەزا مامۆستا محەممەد هەر بەڕێزێکی دیکە لەوانە دەیرێ قسەیە بکا بەکەم بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێزان سڵاوی زانست و پەروەردە لە هەمووان پێش هەموو شتێک ئەمەی مامۆستایانی وانەبێژ نزیکەی 38,000 مامۆستای وانەبێژین ئەمڕۆ 25/8 لە دیداری جەنابی سەرۆک بووین جەنابیان بڕیاری ئەوەی دا بە دامەزراندنی 38,000 مامۆستای وانەبێژ چونکە هەمیشا ئێمە باوەڕمان وا بۆ مامۆستا داینەمۆی شۆڕش بووە مامۆستا داینەمۆی پەروەردە بووە هەمیشە مامۆستا خزمەتکاری کۆمەڵگا بووە بۆیە جەنابی سەرۆکی حکوومەت بەڕێز کاک مەسعود بارزانی زۆر باش لەوە تێگەشت کە ئێمە پێویستە دامەزرێن چونکە خزمەتێکی باشی جێلی کۆمەڵگاکەین بە کورتی و بە پوختی نامەوێت ئەوتان لێ بشارمەوە ئێمەی نوێنەرانی مامۆستایانی وانەبێژ چەندین ساڵە لەسەر خەتین بە یارمەتی برای بەڕێزمان کاک دکتۆر ئالان وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە لە هەوڵا بووە هەمیشە لە ماندووبوونا بووە دامەزراندنی ئێمەی بە گرفتی خۆی زانیوە مجاملەی ناکەین هەمیشە لەسەر خەت بووە بۆیە ئەمڕۆ دیدارەی بۆ ڕێخستین و جەنابی سەرۆکی حکوومەتیش کاک مەسعود بەرزانی بڕیاری ئەوەیدا کە 37,935 مامۆستای وانەبێژ بکرێ بە گرێبەستی هەمیشەیی لەسەر داهاتی ناوخۆ هیچمان نییە بیڵێن جگەلەوەی کە دڵخۆشین سوپاسی بەڕێز کاک دکتۆر ئالانەکەین کە هەمیشە لەسەر خەت بووە و دووبارە و سێبارە دەستخۆشی تەواومان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە دیاریکراوی بەڕێز کاک مەسعود بەرزانی کە ئەمڕۆ بڕیارێکی بیێرانە و باشیدا و لێرەوە سوپاسیەکەی مامۆستا محەممەد فەرموو سڵاتان لێبێت 25/8/2024 ڕۆژی گرێبەستکردنی مامۆستایانی وانەبێژ 37,000 مامۆستای وانەبێژ پیرۆزەکەم بە تەواوی هاوڕێکانمان ئەوانەی کە بە درێژایی 10 ساڵ بۆ 12 ساڵ توانیان کەرتی پەروەردە بەرنە پێشەوە تەحمولی ئازارەکانی ڕێگا و سەرما و گەرمایان کرد هێشتا ڕێگاکەمان ماوێتی کۆتایی نەهاتوە بەڵام لەم دۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ئەگوزارێ لەو پەیوەندیانەی کە لە بەغا ئێمە حزوورمان هەبوو لە گفتوگۆکردن لەگەڵ فراکسیۆنەکانی پەرلەمانی بەردا تێگەیشتین لەوەی کە ئەم کارە ئەوان نایکەن هاتینەوە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لەگەڵ نوێنەرانی هاوڕێم لەگەڵ جەنابی کاک دکتۆر ئالان کە بەردەوام لەلین کابووین مجاملە نییە هەر وەختێک نامەمان نردبێت جوابی داوینەتەوە ئەم سەرکەوتنە لە تەواوی مامۆستایانی وانەبێژ دووبارە پیرۆزەکەم سوپاسی هەر بەڕێوەبەرێکی پەروەردە یان هەر کادرێکی پەروەردەی یەکەم کە لە هەر شوێنێکە زەحمەتمان بۆ دروست کردبێت ئەوەی کە گرنگ بۆ ئێمە توانیمان بەڕێکارێکی پەروەردەیانە و زانستیانە ئەم نوێنەرایەتی ئێمە بپارێزین لە هەر بەرکەوتنێکی دیکە تا ئەوەی بگاتە ئامانجەکەمان تا ئەوەی کە ئەمڕۆ سەرکەوتنێک بەدەست بهێنین بۆ مامۆستایانی وانەبێژ کە بەڕاستی ئەوە جێ دڵخۆشی ئێمە و جێ دڵخۆشی جەنابی وەزیر و هەموو مامۆستایانی وانەبێژە دووبارە سوپاسانەکەم مامۆستا دیارکەرم کە Êvara xêr, ez wek nînerê deverdariya xwazînan ez û karwan Ebrûkê amade ne. Ji ber ku ev nînerê tenê nînerê wanebêjan ji bêferq û cudayî ji hemî cihan hatîne, ji hemî parêzgehan hatîne, pêrê amade bûyne. Law mam ji wek nînerê devara xwazînan em Ebrûkê amade bûyne. Rastî min çi nîne ez bêjim ji ber ku ew kêşeya babetê wanebêjiyê da yan ev mesela babetê wanebêjiyê ya 12-13 salan hemî ek dîdar da gel cenabê serokê hikûmetê çareser bû. Lamal bêrê spasiyên germ arasteyî cenabê
سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی جەناب دکتۆر ئالان وەزیرê پەروەردە دکەن ku ev arîşeya hene yani ji ev babetê henê yê wane bêjan ku çendîn sal e mijarên germên sosyal medyayê û nav mamosadan e hatine çareserkirin û dilê zêdetir ji 38,000 xêzanên wane bêjan xweşkirî. Dubare spas bû serokê hikûmeta Herêma Kurdistanê û spas vame de bûne. كلامك كاك وزير. بنام خدای محسن دبیربان یه بار باش این بیا ویرا از بیشتر کو پشتی ماندی بینه کو گلک دریج و زحمت گلک جران ما سردانا نوینرین ما سردانا بغداد کربو و یکم ببینه گریباسیون جمعستان همیشه لی گلک سوز دانا ما و چه سوزک نینام جی لبرا ویرا هاریکاری و ماندیبونا وزیر پرورده دکتر آلان امشان سردانا سروک حکمت بکین و گر رینخواره و همی ایشو جانت وانا بیجا ام بگهینه اویجی دمردست جنابه بی سباسی و پیروز باید مکر بو گریبازبونه و هر وصال دا خواست مکر ام گلک گرینگه بداینا کرد پرورده و دیساجی گرینگه بداینا جنگه و هستا نشتیمانی الویرا از واسه گاوه پایان جناب سروگی حکمت کم که هر او هیوی بویا و هر او درگه بویا که هم بگینا همی آرمانجت خو زور سپاسی وقت این با آمده بوش ساس عطفر بناوی خواهی گورو مهربان امرو جنابی سروچ حکومت سلماندی که درگای کلیدی درگای چارەسەرکردنی هەموو کێشەکانە بەڕاستی ئەوەی بۆ ئێمەی کرد ئەتوانین بڵێین ئەمڕۆ کو جەژنێک وایە بۆ ئێمەی وانە بێش ساردی و گەرمی زۆرمان چەش لە پێناو قەیرانی وانە بێژان قەیرانی وانە بێژان ئەو قەیرانە بۆ کێشەیە بوو کە بەرۆکی پەروەردەی گرت بوو ئەمڕۆ جەنابی سەرۆکی حکوومەت بڕیارێکی گوێر و بڕیارێکی گەورەیدا بەڕاستی لێرەوە سوپاسی یەکەی من بەناوی نوێنەری ئیدارەی سۆران بەناوی 4,000 مامۆستای وانەبێژ لە سۆران بە تایبەتی و هەموو وانەبێژەکان بەگشتی سوپاسێکی بێپایانی سەرۆکی حکوومەت و بەڕێز جەنابی دکتۆر ئالان حەمەد سەعید دەکەی زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان سپاس هەر بە ڕێزە پرسیاری هەیە فەرموو گرێبەست زیاتی پێویستە زەمان لەدرێت کە ئەوانە موچەکانیان وانەکەوێ یاخود گرفتیان بۆ دروست نەبێت لە داردا وەڵا سپاس تەوزیحماندا لە سەرەتاوەمان ئەوانە لەسەر داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان دەبنە مامۆسای گرێبەستی هێمشی جناب وزیر شەوکەت قادر پیامێری ئاغامیدێت پرسیار بوونێتە قسەت یەکێکیان ئەو مامۆستا بەڕێزانەی پیازەکانیان چی دەبێت لە گرێبەستە هەمیشەیە پرسیاری دۆم سەبارەت بە دەستپێکردنی ساڵی نوێ خوێندنی دەستپێکردنی ساڵی نوێ خوێندن پێویستە ئەنجومەنی وەزارەتی پەروەردە کۆ ببێتەوە دوو سێ بابەت هەیە گفتوگۆی لەسەرکە یەکەم بابەتی ئەوەی کە کەی ڕۆژی خوێندن دەست پێەکە تاقیکردنەوەی وەرزەکان کەی دەبێت تاقیکردنەوەی پرسەکان کەی دەبێت و تاقیکردنەوەی کۆتایی ساڵ چۆن دەبێت بۆ پۆلە ناپەتاکان و هەروەها بۆ پۆلی نۆ و پۆلی 12 ئینشاءڵڵا بەخوای گەورە مانجی نۆیان کۆ دەبینەوە و لەوێ ساڵنامەی خوێندن لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت پەسەند دەکەین چونکە بە جۆرەی یاسا ئەم بابەتە دەسەڵاتی ئەنجومەنی وەزارەتە و هەر لە هەمان کاتیشە ڕێبەری خشتەی بەشەوانەکان بۆ هەموو پۆل و بۆ هەموو سیستم و هەموو زمانەکانی خوێندن لەوێش جارێکی دیکارێک پێویستی بە پەسەندکردنەوە هەیە بۆیە چاوەڕێیەکەین کە لە مانجی نۆ ئینشاءڵڵا کۆبوونەوەی هیچ وادەیەک دیاری نەکراوە یعنی ئەوەی کە دەوترێ 15 جارە 15 پشووە بۆ خۆی پشووە 15 لە هەرێمی کوردستان ڕێکەوە بزانە ئەنجومەنی وەزارەتی پەروەردە کۆ دەبێتەوە بە دڵنیایی ئینشاءڵڵا مانجی نۆ دەوام دەست پێەکە بەڵام چ ڕۆژێکی مانجی نۆ بە جۆرەی ئەو ساڵنامەیە کە مناقەشەیەکەین لە ئەنجومەنی وەزارەتی پەروەردە وەڵا بۆکوەوەی کە فەرمانبەرانی گرێبەست چۆنن و شمولی چی امتیازەکەم بە جۆرەی یاسا و ڕێنمایە بەرکارەکان مامۆستایانی
وانەبێژی پێشوو لە مەدوواکەیانەی وانەبێژی پێشوو مامۆستای گرێبەست دەبن ئینشاءڵڵا ئەو ڕێکارانە بۆ جێبەجێیەکەین کە هەیە ئێمە لە بەیانیەوە لەگە پەروەردەکانی خۆمان دەسەکەین بۆ کارانە بۆ ئەوەی کە بتوانین بە زووترین کات ئیشەکانیان بۆ تەواو بکەین. وەڵی دەبێت دواکەوتنی موچە لە بەغدا بپرسن بۆچی تا ئێستا موچەی هەرێمی کوردستان ناوێت. من یەک خاڵی بچووکتان بۆ تەوزیعکە. یەکێک لەو تێبینیانەی کە هەبوو کاکتۆر شاخەوانیش تەوزیعی کردو. ئێمە لە ساڵی 2023ەوە لە کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتی خوێندنی کوردیمان هەیە. ئەم بەڕێوەبەرایەتی خوێندنی کوردیە مامۆستا و فەرمانبەری دامەزراوە لە کەرکووکە زیاتر لە 532 قوتابخانە و باخچەمان هەیە و بۆ خۆشیان ئاگایان لەو بابەتە هەیە. تازە بە تازە وەزارەتی دارایی عراق تێبینیەدا لەسەرەوەی ئەمانە چۆن موچەوەرەگرن بۆ موچەوەرەگرن. یعنی شتێکی بەڕاستی سەرسوڕهێنەرە تۆ بڵێ ئەمانە بۆ موچەوەرەگرن لە کاتێکە هێما چەندی کۆبوونەوەمان لەگەڵ وەزارەتی پەروەردەی عراقی فیدرال کردووە لە کارنامەی ئیتلافی ئیدارەی دەوڵەت هەیە لە کارنامەی کابینەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی ئەم بابەتە هەیە. ئێمە مامۆستامان هەیە قوتابخانەمان هەیە لە خانەقین هەمانە لە کەرکووکەمانە لە ناوچە کوردستانەکانی دەروی داری ئەمە شتێک نییە شاراوە بێت بەڵام تەوزیحمان پێداون و ئەم قوتابخانانە لە ساڵی 2023ەوە دوای پرۆسەی ئازادبوونی کەرکووک و ناوچانە بەڕێوەبەرایەتی خوێندنی کوردی هەیە. ئێستا عێراق لێرە نزیکی 400 قوتابخانەی ئیتیحادی هەیە بۆ نازحین کە میلاتەکانیان لە بەغداوە پارەیان ئەدرێتێ لە هەولێر و دووەک و لە سلێمانی زیاتر لە 6000 مامۆستان. ئێمەش بەس موچەی کەرکووکمان 6 ملیار و ئەگەر هەڵە نەبوون 800 شتێکە 900 شتێکە ئەوەندەی. یعنی ئەمانە لە ئێمە ئەکەنە گرفت لە کاتێکە ئەمە مامۆستایە بۆ قوتابخانەیە و 532 قوتابخانەمان هەیە و ئەمە هی ئێستا نیە 21 ساڵە ئێمە هەمان وەشانازی بە خوێندنی کوردیەوەکەین لەو ناوچانە. یعنی ئەم شتانە لە ئێمە دەکەنە تێبینی دووەنە تێبینی لەسەر وەزارەتی پەروەردە ئەم موچەیە چۆنە چێتایەوێت یان مەسەڵەن تێبینی بدەن ڕابژیرێ دیوانی ڕقابەی مالی دەڵێ ئەم موچەیە دەدرێتە ئەو مامۆستایانە ڕاستەوخۆ بە بەغدا ببێ ئەوەی بزانێ ئەمە ئەساسی ئەم بابەتە چێت دەڵێ موچەیە ڕابووێت. یعنی ئەمانە بەڕاستی تێبینیەکەن کە گونجاونی و شیاونی و ئەو مماتەڵە و تەخیرکردنە لە بەرمەبنای ئەم تێبینی ئەم خاڵانە ناداتی بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان بوو بە ڕۆکاتەوە بۆ هیوایی کە ئەو گرفتانە چارەسەر بکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان دوێنێش من نامێت تەوێژی وەزارەتی دارایی لەوێ لە چوارچێوەی کەرتەکەی خۆم قسە بکەم بەڵام دوێنێ حکوومەتی هەرێمی کوردستان هەموو شتێکی تەوزیع کرد کە ئەو پارەی کە بۆ موچەی مانجی حەوت نێردا بۆ بەغدا چەندە. وەزارەتەکەی ئێمە لە ڕۆژی 8/7ەوە قایمەی موچەمان تەسلیمی وەزارەتی دارایی کردو و وەزارەتی داراییش هەڵە نەبوو دوای چەند ڕۆژێک ئەم لیستانەی داوەتە بەغداهی هەموو وەزارەتەکە. ئێوە 50 ڕۆژە مماتەڵە بە موچەکەن لەو سەرەوە دوای 50 ڕۆژ تێبینی دێتەوە وەڵا بۆ مامۆستا لە کەرکووک موچەوەرەگرێت. 21 ساڵە خوێندنی کوردیمان هەیە 532 قوتابخانەمان هەیە 3500 مامۆستا و فەرمانبەرمان لە خانەقین هەیە. ئەمانە شتێک نین کە ئاشکرانە و شتێک نین کە خەڵک نەیزانێ بەڵام ئەمانە دەکەنە تێبینی بۆ ئەوەی کە موچەی وەزارەتێک ڕاگەورێ بەڵام بەهەرحاڵ ئینشاءڵڵا ئەو دووخانە شتەیە بەڕێنی بە هیمەتی هەموو بەغدا تێبینی بەغدا چی بوو لەسەر لیستی مامۆستایانی وانە پێش کە ئامادە نەبوو سەرچاوەی دارایی بۆ مامۆستایانی وانەکەدا پێوەست سێدەوشتەوەیە دیاری قسە ساڵانە بینایەکی بەشێک لە بینایەکان ڕۆژە دەکاتەوە بەشێک لە بینای دوێت دەکات بۆ قوتابخانەکان بەڵام هێشتا پێویستی بە بینای دوێیە پێویستی بە ڕۆژەکەوە هەیە هێشتاش بەشێک لە فەردەکەکان لەوەی سێداوە کەم بۆتەوە بەڵام هێشتا ماوە ئەم ساڵ چەند بینای دوێت دروستکراوە چەند بینای ڕۆژەکراوە پێویستا مەسەڵ بینای وەکو بینا ئێمە ئەتوانم بڵێم بە گوێرەی و پلانی کە لەبەر دەستمان بۆ کاری باشمان ئەنجامداوە و لە کوردستان
بەدایان بینایی نوێ ئێستا حازرن بۆی بۆ ساڵی خوێندن کە وەرگیشی لێ و قوتابیان داوامیشیان بکەن و ئەو پرۆسێش بەردەوام ببێ بەڕاستی بیهێنە بە چاوی خۆتان هەموو ساڵێک زیاتر لە 20,000 قوتابیمان زیادە بن ئەگەر لە ماوەی ئەو 5 ساڵێ ڕابردوو ئەو جودەی استیسناییە لەو دۆخەداراییە زەحمەتە نەمان کردایە بۆ دروستکردنی بینایی قوتابخانە و هەروەها بۆ دروستکردنی ژووری نوێ لەسا ئەزمەیەکی زۆر گەورەوانە ئێمە نەک ئەو ئەزمە زۆر گەورەیەمان زۆر خاو کردەوە بەڵکو سێدەوامیمان لە 139 قوتابخانەوە کردەوە لە 11 قوتابخانە دەتوانم بە جەنابەت بدەم ڕێژەی قوتابخانە سێدەوامیەکانمان زۆر داوەزاندەوە بینایی نوێمان زۆر دروست کردەوە سیاسەتی فراوانکردنمان بەکارهێنا قوتابخانەیە گەشتەپۆلیە بەڵام ڕووبەری ژمارەی قوتابیەکانی زیادی کردووە پۆلی نوێمان بۆ ئەمانە دروست کرد و ئەمانە هەموو کارەکە کراون بۆ یەک ئێمە بتوانین احتیوای ژمارەی قوتابیان بکەینە ناو پۆلەکانی خوێن لە هەندێک شوێن ڕاستە جۆرێک یان تەزیقیمان هەیە لەبەرەوەی کە ئەو مەنتیقەیە یان قوتابخانەکە ناتوانرێت فراوان بکرێ یان ئەرزی تازەمان نییە بەڵام هەندێک قوتابخانەش بۆی زۆری خواستەوە قەرەباڵغی تیا دروست حکومەتی عێراقی بۆچی هیچی بۆ وانە وێژە بەڕێزانە نەکرد ئەوە خۆشیان چوونەتە بەغداد و بۆ خۆیان بەێمان تۆ هەستەکەی کە مامەڵەیەکی نادات بەرانەمان لەگەڵ دێ ئەو قسەی تۆ بەڕێزانەیە لێرە من لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەت سەردانی بەڕێز محەممەد شیع سوودانی کرد و زیاتر لە نیم کاتژمە لەگەڵی کۆ بوو بابەتەکانم بۆ ڕووکردەوە کە وەزارەتی پەروەردەی عێراق 350 مامۆستای دامەزراند 350,000 هەم ژمارەیەکی زۆر ناکرێت استحقاقاتی هەرێمی کوردستان تەنها داوای ئەوە بکرێت تەخسیسی مالی بۆ ئەم بەڕێزانە کە 18 ملیار و نیوە ڕەت بکرێتەوە ئەگەر وەکو هەموو مامۆستاکانی دیکە وەکو هەموو فەرمانبەرەکانی دیکە سەیرە نەکرێت ئەمە قائیمەیان بە شەفافی ئەمە شوێنیان ئەمە ناوی قوتابخانەکانیان ئەمە ژمارە تەلەفۆنەکانیان هەموو داتاکانمان بەدیتێ و داوەتی ئێمە هێشتا نووسینگەی سەرۆکوەزیران نووساوی ئاڕاستی وەزارەتی دارایی کردەوە وەزارەتی دارایی موازنە دەکاتە ڕووبەڕێک بەڵام ئێمە هێشتا لەو پرۆسەیە ناومێت ناوین چونکە ئەم بەڕێزانە هەر هەوڵیان بۆ دەین لەگەڵ بەغداش ئێمە ئەم کارەمان کردووە بەڵام لەگەڵ بەغدا هەر هەوڵیان بۆ دەین و بزانین ئەو بابە قانونیانەی کە لە مناقەلە ڕوو ئەدەن لە بودجەی 2025 تا 26 بزانین دەتوانین چیان بۆ بکەین بەڵام بەڕاستی بڕی پارەکەی بۆ حکوومەتی عێراقی ئەوەندە قورس نەبوو کە نەیکات و بۆ خۆشیان ژمارەی فەرمانبەرانی کەرتی پەروەردە لە عێراق مامۆستایانی کەرتی پەروەردە گەشتووەتە 1 ملیۆن مامۆستا فەرمانبەر بەقەدەر هەموو داهاتی موچە نەک داهات بەقەدەر هەموو پارەی موچە هی 1 ساڵی هەرێمی کوردستان بەس پارەی موچەی وەزارەتی پەروەردەی ئیتیحادیە یعنی هەرچێک لە ساڵێکە بدەنە موچە خۆرەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان یەکسانە بە 1 ساڵی وەزارەتی 1 مانگی وەزارەتی پەروەردەی عێراقی یعنی 1 ساڵ ئەوەی کارێ یعنی هەموو حکوومەت لە هەرێمی کوردستان مقابلی 1 ساڵی وەزارەتی پەروەردەی عێراقی فیدراڵ 1 وەزارەت کۆی گشتی هەموو موچەخۆر و خانەنشین و فەرمانبەران ئەو پارەی کە پێویستە حکوومەتی ئیتیحادی تەمویلی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان کە یەکسانە بەوەی کە تەمویلی وەزارەتی پەروەردەی عێراقی فیدراڵ لەگەڵ 1 ساڵ بەس 1 وەزارەت بەڵام بەداخەوە سەرنجام پاشخوای گەورە هەموو بەڕێزانش نامەیان نارد داوای دیداری جەنابی سەرۆکی حکوومەتیان کرد کە پاشخوای گەورە ومێدیان بە جەنابی سەرۆکی حکوومەتە لە نزیکەوە گوێیان لێبگرێت و ئێمە هەوڵیان بۆ بدەین و بەڕاستی جەنابی سەرۆکی حکوومەت لە نزیکەوە گوێی لە قسەی هەموویان گرت و ئەوەی کە لە دڵیان بۆ ویستویانە بە تەفاسیلی بابەتی وانەبێژان و دۆخی وانەبێژان و جەنابی سەرۆکی حکوومەت بکەنەوە و بەڕێزیشان تەفەهومێکی زۆر باشی هەبوو و وەڵامێکی زۆر ئیجابی بۆ دانەوە کە ڕەزامەندە و ئێمە لەسەر داهاتی خۆمان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە ئایندەی منداڵەکانی کوردستانیان لە ڕستۆیە و خۆڕاگر بوو بە دۆخی سەخت تێپەڕی و هەرچیمان پێ بکرێ
بۆیان درێژیان دێنێت زۆر زۆر سپاس